إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستەکانم بەردەوامی لەسەر شەرحکردنی کتێبمان هەڵبژاردەی 222 گەوهەر و مرواری لە فەرمودەکانی هەردوو پێشەوە موسلیم و بوخاری. گەشتینە فەرمودەی ژمارە 48. ناونیشانی فەرمودەکە ئەگەر مرۆڤەکان مردن سێ شت لە شوێنیان بەجێ ئەمێنێ. عن أنس رضي الله عنه عن رسول الله صلى الله عليه وسلم قال: يتبع الميت ثلاثة: أهله وماله وعمله، فيرجع اثنان ويبقى واحد، يرجع أهله وماله ويبقى عمله. إمام بخاري جمارة 6514 وإمام مسلم جمارة 2960. أم حديثة أجرنوا معناكي أم حديثة أويك ئەگەر ئینسان مرد سێشت لە پاشی بەجێ ئەمێنێ کە سوکار و ماڵەکەی و کردەوەکانی، کە سوکارەکەی و ماڵەکەی و کردەوەکانی جا کە ئەیخەنە گۆڕەوە دوانیان ئەگەڕێنەوە، جا کاتێ ئەیخەنە گۆڕەوە دوانیان ئەگەڕێنەوە کە ئەویش بریتێ لە کە سوکارەکەی و لە ماڵەکەی و یەکێکیان لەگەڵ یا ئەڕاتە ناو قەبرەکەیەوە کە بریتە لە کردەوەکانی. کەوابوو ئەوەی زۆر زۆر گرنگە ئینسان کاری بۆ بکە ئەو شتێک کە ئەمێنێتەوە بێ بە هاوڕێی. یعنی ئێستا یەکێک لە ئێمە زیاتر مەشغوڵ ئەوانەی وال بەجێمانەیەڵن. سبحان الله، هەموومان یان زۆر بەمان زۆر خۆمان ماندوو ئەەکەین بە کۆکردنەوەی پارە. خۆ خراپیش نییە کۆکردنەوەی پارە ئەگەر حەقی بدەیت، لە حەڵاڵ بەدەستی بێنی، لە حەڵاڵ و لە ڕێکوپێکیە بەجێ، بەس هەنێکمان گوێی نادەینێ لە کوێ دەستمانەکەوێ یان چۆن سەرفیەکەین، زۆر بەمان گوێی نادەینێ. کەم کەسێ پرسیارەکە چی معاملەیەک حەڵاڵە یان چی پارەیەک بە چی شێوەیەک دەریکەی حەڵاڵە. مع العلم زۆرێک لە ئاەتەکانی قورئان باسی ئەو شتانەکە، باسی معاملات و حەڵاڵ و حرام ئەوانەکە، بەس کەم کەس هەیە پرسیار لەو بارەوەکە. تەسەوورەکەن درێژترین ئاەتی قورئان باسی ئەو مۆزوعێ، درێژترین ئاەتی قورئان باسی مەسئلەی معاملات کە لە سوورەتی بەقەرەیە یەک لاپەڕەیە لەسەرەوە بۆ خوار یەک ئاەتە هەمووی باسی معاملێ. بەڵام کێ هەیە پرسیاری معاملە بکە؟ مهم ئەوەیە پارەت دەستکەوێ، مهم ئەوەیە مناڵەکانت ڕابوارن، ئیتر کێشەنیە دوایەوە گوێنت پێدەن، دوایەوە چیت لێک مشکلە نییە. لا حول ولا قوة إلا بالله. زۆر سەیرە، زۆر سەیرە. زۆرێک لە مسلمانان ئاوان بەداخەوە. بۆیە ئەبێ ئێمە گرنگی بدەین بە ئەوەی کە دێتە ناو قەبر لەگەڵمانە کە عەمەلەکانمانە، پاشان باقیەکەی بە پێی توانە. یعنی ئەگەر من سیارەکەم ئاخر مۆدێل نەبێ و گران بەهاترین سیارە نەبێ، چی مشکلەیەکە؟ یعنی چی مشکلەیەکە؟ مهم عەتەڵاتی تیانە بێ. ئەگەر سیارە نەبێ ماتۆر، ئەگەر ماتۆر نەبێ پاسکیل کورە بابە ئەگەر نەبوو مادام خۆی تەعالا دوو پێی ساغی پێداوم ئیشەکانم جێبەجێکە تەواو. من زۆر جار وتومە ئەگەر خۆی تەعالا ڕۆژێکم بەسەرا بێنێ و ئیش و کاری ئەم لە ئەولان بۆ دروست نەبێ، وەڵڵاهی سواری پاسکیلیش نابم مەگەر بۆ وەرزش نەبێ وەک مامۆستا ئەحمەد، سواریشی نابم بۆ خۆم بە پێڕێیەکەم خۆی تەعالا پێی داوم. بەڵام لا حول ولا قوة إلا بالله ئیتر خوا هەر یەکێک و کۆمەڵە ئیشێکی داوەتە سەریە چاری نییە. خۆی تەعالا دوو پێی ساغی پێداوین، حەزار جار حەقە ڕۆژانە شکری خوا بکەین کە دوو پێی ساغمانەیە. ڕۆژێکیان کابرایەک دەرەچێ لە مزگەوت لە ڕێگای سەفەرێکی دوورایە، بانگ ئەدا لە ئاواییەکە بە پێ تەبعەن ئەڕوا بۆ سەفەرەکە، لا ئەداتە مزگەوتێک نوێژەکە لە مزگەوتەکە، دوای ئەوە دەرەچێت تەماشاکە پێڵاوەکانیان دزیە. لە ئاواییشەوە پێڵاوەکان بدزن زۆر زەحمەتە، شار دوور بێ و ئەمانە زۆر هیلاکە بێ و ماندووە بێ، یعنی زۆر خەفەتە خوا. ئیتر لە دڵخۆیەوە
چەند جار بۆی دروستە بێ ئەڵێ باشە من بۆ هاتم بۆ مزگەوت خوا لەو دەشتە نوێژەکەم بکردایەکەیم لە مزگەوتەکە دەرەچێت دەرەوە پیپەتی تەماشاکە کابرایەک لە بەردەم مزگەوتەکە دانیشتو سواڵەکە هەردوو قاچی بڕاوەتەوە هەردوو قاچی بڕاوەتەوە ئەلێوێ سوپاسی خوای پەروەردگارەکە ئەڵێ یا ڕەبی خوایە سوپاس بۆ تۆ بەس من دوو قاچم هەیە حتا با تۆزێکیشمان دوو بم تا ئەگەمە شوێنێ پێڵاوم دەسەکەوێ بەڵام مادام هەمە ئەوە زۆر گرنگە سبحان الله سیرکەن خۆشەویستەکان ئێمە خوای تەعالی ئەم هەموو نیعمەتەی پێداوین زۆر جار شکری ناکەین زۆر جار بەعەکسەوە بەکاردێن باوەڕکەن یعنی من وا هەست دەکەم کەم کەس لەم ئیمتیحانی پارە دەرەچێ حدیثی ژمارە 49 کردەوەی هیچ کەسێک بەکەم مەزانە کردەوەی هیچ کەسێک بەکەم مەزانە ئامان ئەم قسە جوان گوێی لێ بگرن زۆر مەغرور مەبە بە کردەوەکانی خۆت و کردەوەی هیچ کەسێکیش بەکەم مەزانە أبي مسعود عقبي كري عامري أنصاري البدري رضي الله عنه قال لما نزلت آية الصدقة كنا نحامل على ظهورنا فجاء رجل فتصدق بشيء كثير فقالوا مراء وجاء رجل آخر فتصدق بصاع فقالوا إن الله لغني عن هذا فنزلت أو آية دابزي الذين يلميزون المتطوعين من المؤمنين في الصدقات والذين لا يجدون إلا جهدهم حتى كوتاي آياتك لسورة توبة آياتي هفتاونو أم حديث إمام بخاري روايتك لجمارة 1415 وإمام مسلم 1018 أفرمي كاتك آياتي خير صدقة دابزي يعني خير صدقة كوكن في غمر إخلاص الله عليه وسلم بيني خلقانك زور شروط هاتون بو مزقود زور شروطا زور حاليان خرابة بو في غمر صلى الله عليه وسلم فرمي مسلمان يلا هركسي غيرت بيقريو شت بيني أويك هيتي الله يتر هركس يشتي خويا داوك والله زلام ما هبوا الحمد لله بفي إمكانياتي خوشتي باشي هنا منافقة كان دانشتبون لبرك مزقوتكو دور للروي مزقوتو جنابتان لبرك ودانشتبون هيك هنا منافق الدرون حرب سي أمر أمر يا بازك سيكا تشي داتك والله هنا سيكا سبحان الله كابرايك يتر هات قابيكي قازانيكي بيبو خرما أوه هنا أوه أبو لما الله لو أنا همو مالك شيء أو نبي يعني خواردني مالك هناي وتيان سيرك خوا زور لو الدولة من ترتو أوي بديته لا حول ولا قوة إلا بالله نبا والرازي نبا وش رازي آخر منافق دائما واعي والله بيسمته خلقه بنيتي خلق تاريخ ستنا ومزقوته آخر شيء خوا كيف يبيسي بمايه بلام أجر يك روش سبلت إيش نكالكاتي جرماية لو أنا بولا بول دنيا بكتبان سرمانة أو أنا رخنا أجرن زور بيجار لويك يا خير أكن لو عليك خير أكن خويان بولايترين كسم سبحان الله وتحملي بجبترين شدناكن وقدتيش أويك رخنا أجري قد خوي خيرين كردوا چونك أوي خير بك قد رخنا ناجري رخنا لخير شون أجيري دايك عايشة أفرمي جنيكو دو يتيمي فيه بوهاتا مالمان داواي خيري كرد رويشتم حرچيم كرد نبو لخورمايا زيادر احتر هوايا تتواروات هي خورماکەم هەیە خورماکەم هێنا دامە دەست ژنەکەەوە کردیە دکتۆر کوتێکی داوە ئەم کچەکەی کوتێکی داوە ئەو کچەکەی خۆی هیچی بەرنەکەوت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتەوە باسم بۆ کرد فەرمووی سبحان الله خوای تەعالی ئیمتیحانی هەر کەسێک بکا بە ئەو جۆرە کچانە ئیمتیحانی بکا ئەگەر بە جوانی بە خێویان بکا و پەروەردەیان بکا ئیلا ئەبنە سترێ بۆی لە ئاگری جەهەنەم ئەبیگیان قەت شت بەکەم مەزانن ڕەحمەتی خواتان لێبێ إنساني مسلمان أبي دائما لو جورا كسان بي جاء أو آية كخواي تعالى أو آياتي دابزان لسر أو أفرمي براسي أواني كغيبتي بخشين ركان أكن أو بخشين را إيمان دارانا ورخنان لي أجرن وقالتان بي أكن ببيتوا أواني كببيتوا إخوان خير أكن أما رخنان لي أجرن قالتان بي أكن أوانا خوا لخوایان تو راکن خوا پنامان دا اوانا خوایان لخوایان تو رکردوا و سزایکی زور به آزاریان برأکوی فرموده جمعنا پنجا چاکترین کردارکان لای خوا چاکترین کردوا لای خوا چیه عن أبي ذر جندب كري جناده طبعا أبو ذر جندب كري جناده بوا رزاي خوالي بي فرمي قلت يا رسول الله أي الأعمال أفضل
قال الإيمان بالله والجهاد في سبيله. قلت أي الرقاب أفضل؟ قال أنفسها عند أهلها وأكثرها ثمنا. قلت فإن لم أفعل؟ قال تعين صانعا أو تصنع لأخرق. قلت يا رسول الله أرأيت إن ضعفت عن بعض العمل؟ قال تكف شرك عن الناس فإنها صدقة منك على نفسك. إمام بخاري جمارة 2518 وإمام مسلم لجمارة 84 أم حديثة يرنو. أبو ذر صحابيكي زور برزي في غمرة صلى الله عليه وسلم، زور حقانيش بوا، يعني زور مثلا قسكاني حق بوا بلام قسي حق رقا طبيعة مروف وايا. جاء أمبيا وبرزة برساري لبيغمر صلى الله عليه وسلم وتم أي بيغمر يقول باشترين كرده وكانت شي فرموي أوي إيمانك بتو قايم بأخوات هبه ولا بيناوي خوا كوشش بكي بدست بزمانت بدلت كوشش بكي لبيناوي خوا هل قتال حتى أقات قصيك حق لشوين يكاك بيويز بي أيوتم أي بيغمر يقول شي كويليك باشا إنسان آزادي كا بيكرد وباري خوي وآزادي كا لبر خاطر خوا كابرايك أسير بوا بوتا كويليك وملا خلقه تو بپارەی خۆت بیکڕیت و ئازادیکەی خەیرێکی زۆر زۆر گەورەیە. چی جۆرێکیان باشە؟ فەرمووی ئەوەیان کە سعرەکەی لە یعنی لای خاوەنەکەی زۆر بە نرخە و سعرێکی باشیشی لەسرە. تۆ پارەیە زۆرتر ئەدەی بەندەیەکی چاک و ڕێک و پێک ئازادەکەی لە پێناوی خوا. ئەڵێ وتم ئەی پێغەمبەری خوا ئەی ئەگەر ئەوەم پێ نەکرا فەرمووی یارمەتی کەسێک بدە کە صانع بێ. زلام وایە وەسای ئیشە بەس سبحان الله غەریبی زەمانە وەزعی وای پێکردە بێپارەی وای پێکردن ناتوانێت ئیش بکە خۆشی کاسبێکی زۆر چاکە وەسایەکی زۆر چاکە. تۆ ئەگەر پارەت هەبێ یارمەتی بدەی دوکانێکی بۆ بگری ببیتە سەبەب ئەوەی ئیشێکی باشی بۆ بدۆزیتەوە ئیشێکی زۆر چاکە. یان کەسێکی نەزانە شارەزایی نییە نازانێ ئیش بکە گەنجێکە مەسەلەن تازە کولیەی تەواو کردێ تازە مەسەلەن لە مەکتەب وازیێناوە 18 ساڵ عمرێتی پێویستی بەوە هەیە بەیانی ژن بێنێ پێویستەیە ماڵ بناتەیەکۆ ئەم گەنجە ببەی بیخەیتە ژێر دەستی وەستایەکی برادرت یا بیبەیتە لای کەسێک یان ڕێنمایی بکەی بۆ ئیش و کاسبیە هیچ نەبێ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرایە کات وتی ئەی پێغەمبەری خوا هیچم نییە و دەستی کرد بە سوالکردن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کوڕم سوال مەکە سوال هی ئیماندار نییە خەریکی چیت سوال مەکە وەرە ئێرە فەرمووی موسڵمانان کێ 2 درهەمی هەیە بە قەرز بیدا پێمان. کابرایەک 2 درهەمی دەرکرد وتی ئەی پێغەمبەری خوا ئەوەتانی فرمي بقرزيش ها يعني في غمر صلى الله عليه وسلم فرمي بو اوي في رنيك هم خيري بدني بقرز لي ورقد فرمي امدو درهم ابوا درهم كان بلا حبل درهم كانش بدرب باتشي وبرو دار ببر ايش بك وايواره اگر هيا هاتي تو اگا دارم كروا كابرا رويش داري كري بردي لبازار فروشتي 2 درهمي هنايا ودو درهمك ابو في غمر صلى الله عليه وسلم يبدو درهمك شقان جازي كرت في غمر صلى الله عليه وسلم فرمي 2 درهمك اما برو دا يا كابرا فرمووی ئەو باقیەکەی بۆ بیدەرە خواردنیە بە کەس و کارت هەموو ڕۆژە 2 ڕۆژ جاریەوە پێی پێویست بڕۆ دار بێنە و بیفرۆشە. قەت سوال مەکە چونکە سوال دەرگایەکە کردتەوە ئیتر چاری خۆت ناکەی. جا سوالکردن مشکلەیەکی زۆر گەورەیە بەڕاستی خۆشەویستەکانم. ئینسانی ئیماندار ئەبێ خۆی لێ بپارێزێ. جا ئەمجا فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەگەر ئەوەیشم پێ نەکرا مەسەن یارمەتی یەکێ بکەم هاوکاری بکەم ئەمانە فەرمووی ئەگەر ئەمە پێ نەکرا فەرمووی هیچ نەبێ زوانی خۆت لە شەڕ بپارێزە یعنی شەڕی خۆت لە کۆڵ خەڵکەرەوە شەڕی خۆت لە کۆڵی خەڵکەرەوە ئەمەش سەدەقەیە واللهی براینە ئەمە بەس ئەمەی ئەخیر تطبیق بکەین ئێمە ڕزگارمانە بێت. مشکلە ئەوەیە ئەم عالەمە شەڕێک دنیای پێ ئەڕژێنێتە سەر ئەو خەڵکە فەقیر و هەژارە. جا ئەم نەسیحەتانەی ئەبوو ذەر زۆر گرنگە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەسیحەتی کرد. حەدیثی ژمارە 51 خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوو هورەیرە گەڕێتەوە عنوانی فرمودەکە ڕۆژانە دەبێت خێری دانە بە دانە جومگەکانی لاشەمان بکەین. أبو هريرة أفرمي رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم كل سلامي من الناس عليه صدقة كل يوم تطلع فيه الشمس تعدل بين الاثنين صدقة وتعين الرجل في دابته طبعا صدقة فتحمله عليها أو ترفع له عليها متاعه صدقة والكلمة الطيبة صدقة وبكل خطوة تمشيها إلى الصلاة صدقة وتميت الأذى عن الطريق صدقة. أخرجه البخاري وبالروايات تريش هاتوا كبيغمر صلى الله عليه وسلم فرمي إنسان سياسته الشخص جمجي هي والروايات كتيرة
ئەبێ هەموو ڕۆژێ خێری ئەم 360 بکە. ئیتروتیان ئەی پێغەمبەری خوا ئەم هەموو خێرە لەکوێ ئەکرێ؟ یعنی ئینسان لە ڕۆژێکا 360 خێر بکە. ئیتر هەندێکی لەمانەی پیشاندا و دوای لە ئاخیرا فەرمووی ئەگەر کەسێک هەر نەیتوانی ئەتوانێت دوو ڕکات نوێژی زوحا بکات جێگەی ئەمانە هەر هەموو یەکرێتەوە. ئەم حەدیثە ئەوە ئەگەیەنێ هەموو مرۆڤێک 360 جومگەی هەیە. جا هەر ڕۆژێک کە خۆر هەڵدێ هەر الله ئەکبەری کردنێک الله ئەکبەرێک کە ئەیڵەی خێرێکە، الحەمدولله کە ئیکەی خێرێکە، لا إله إلا الله کە ئیکەی خێرێکە، سبحان الله ئەستەغفر الله صلواتی لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم، لادانی بەردێک لەسەر ڕێگای خەڵک. خۆ بەرد مەرج نییە هەرتوو بەرد بێ. خۆ بەرد یعنی ئێستا لەسەر ئەم جادانە بەرد لا ئەدەی بۆی لەژێر تایی سیارە دەرنەچێ و نەدا لە خەڵک، ئەمە خێرێکی گەورەیە. بەس خۆ مەرج نییە هەر بەرد بێ، بزماریش هەر سەدەقەیە، دڕکیش هەر سەدەقەیە. چڵەدارێک دەرچووە لە ڕەسیفەکەەوە ئەدا لە خەڵک و کراسی خەڵک ئەدڕێ و کەلپەلی خەڵک ئەدڕێ، هەر لادانی و بڕاندنی سەدەقەیە. هەر کارێکی تر کە ئەبێتە مایەی ئەوەی کەوا لادانی قوتوویەک کە مناڵێک فڕی داوە قوتوویەکی ببسی یان دەبەیەک ئاو یان بینێ بیخێتە ناو تەنەکەیەکی زباڵەوە خۆی بۆ خۆی سەدەقەیە. ئەمانە هەر هەمووی سەدەقەیە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فەرمانکردن بە چاکە سەدەقەیە، نەهیکردن لە خراپە سەدەقەیە. فەرمودەی ژمارە 52 خێری هاتوچۆکردنی مزگەوت. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال من غدا إلى المسجد أو راح أعد الله له في الجنة نزلا كلما غدا أو راح. أخرجه البخاري 662 ومسلم 669. واتهر كسيبرا أبو مزقود وبيتوا يعني أميك إيوائي كان الحمد لله أمي أتشن بو مزقود ودينوا في غمري خاص الله صلى الله عليه وسلم بردوام خواي تعالى حمو جالك أتشنو كدينوا خواي تعالى قصركته مالكته آمادك لبهشته وأي رازينته وأمر بملائكة كان كجواني كانوا بو عبدكم زور قرنقا خوش يسكنم هاتو شوي كردني مزقود حتى چني هنگاو كان زياتر بي او انده خيركي زورتره. عشرتك ابن بني سليمه انه بو مالكان ان توزي دور بن قرككان لمزقود في غمر صلى الله عليه وسلم برياري انده بيه ان نزيكي مزقود مالكان في غمر صلى الله عليه وسلم خبركي بيست كواني كردو فرمي بني سليمه خير بيسوما اتانيو نزيكي مزقود بنوتيان بله فرمي اي نازان او ريغا كاي برن هموي شايتي تان بودا لقيامته همو هنگاو كان ابيت ماي اوي گناحك پا برزەکەیتۆ گوناحێکت لەسەر لاچێت پایە دانێک خێرێکت بۆ ئەنووسرێ و هەمووی ئەمە شایەتە ئەم ڕێگایە هەمووی بێتە شایەت ماڵەکانتان شایەتتان بۆدەن. وە فەرمودەی 53 هەر خێرێک پێت دەکرێ بە کەمی مەزانە هەر خێرێک چەند کەم بێ بە کەمی مەزانە. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم يا نساء المسلمات لا تحقرن جارة لجارتها ولو فرسين شاة. بخاري يجرته جمارة 2566 و مسلم جمارة 1030. بيغمري خاص الله صلى نصيحت آفرتاني مسلمانان كأفرمي آفرتاني مسلمانان بكمي مزانا دراوسيكت شتيكت بو ديني خواردن يك شتيك برنج سوري ديني توزي بتاتي سورو كردوتو يعني حتى أفرمي أجر سمي حيواني كي كردوتا ناو شوربايك أو سمكاي أجر قوشتي شي بيونه هيرس قامك به هاوردي بكمي مزانا كابرا لواني هروني بي بكري توش بكمي مزانا أم جا بركتي شيتيا من ئێستا شتێک لە ماڵە دراوسەکان و بێنن بە تایبەت یعنی بەڕاستی ئەیخۆم چونکە ئەوە بەرەکەتی تایبەتی تایە. آخر بەرەکەت براینە من لە دەرسێکی ترا باسمان کرد وتم بەرەکەت لە دنیاە لە چەند شوێنێکە هەیە و لە چەند شتێکە هەیە و لە چەند کاتێکە هەیە. لە چەند شوێنێک وەکو مەکە و مەدینە و بەیت المەقدس و ئەمانە وەکو کوردستانی تورکیا ئەمانە منزەلی مبارەکە و لە چەند شتێکە هەیە بۆ نمونەیەکێک لەوانە کاساوسێ يعني ئەوە بەرەکەتی تایە. بۆ نمونە ئاوی زەمزەم بۆ نمونە فتارکردن يعني ئینی فتار بۆ نمونە کاتێ فتاری بۆ برایەک فتارێک ئەکەی حتا با دەوڵەمەندیش بێ کاتێ نانی پێدەی ڕۆژۆکەی بۆ تۆش ئەنووسرێ و لە چەند شوێنێکی وتمان لە چەند کاتێکیشە هەیە. بۆ نمونە کاتی بەربانکردن بۆ نمونە کاتی ڕەمەزان بۆ نمونە لەیلەة القەدر بۆ نمونە نوێمینەی حاجیان. يعني ئەم فرسەتانە لە دەست مەدەن بەرەکەت زۆر مهمە براینە لەوانەیە تۆ نەخۆشیە لە گیان تا بێ ئەو ئاوە بخۆیت و خوای گەورە شیفات بدە بە کەمی مەزانە والله بووە ئەمە بووە. بەرەکەت زۆر مهمە خۆشەویستان لە دەستی خۆتانی مەدەن. تۆ بە کەمی مەزانە دراوسێکە شتێکت بۆ دێنێ تەواو خۆت یەکەم کەس بیخۆ و بسم الله لێ بکە
وداوك اخوي تعالى بك تشفى. اخر حديثي امروشمان حديثي فرمود جمارة بنجاو شوارة بشكاني باور عن ابي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: الايمان 70 شعبة او 60 شعبة، 70 او 60 شعبة، فافضلها قول لا اله الا الله، وادناها اماطة الاذى عن الطريق، والحياء شعبة من الايمان. متفق عليه. طبعا بخاري جمارة نو ومسلم جمارة بنجاو هشت. باور ايمان ام ايماني ايمان لسر شستو او نب لق دامزراوة يا هفتاو او نلق دامزراوة، يعني ايماني هر كسيك شستو او نيان هفتاو او نبشا يعني لقى برسترين يعني لا اله الا الله، برسترين لقتان لا اله الا الله. چونك اول لو يترها مشتكاني تدعى مزري وكو او سورية واتاني وكو او سورية بنشينكي لا اله الا الله دعاء ولا قوبوبا كانش هفتا يان شستو او نلقوبوبا لهمو وخوارتر لا داني آزارك لسر ريقاي مسلمان، يعني لا داني آزار للريقاي مسلمان بشيك لإيمان، يعني بكلمة مثلا راس خواركيتي بس بشيك لإيمان. وحياء الشرمش بشيك لإيمان، حياء الشرم بشيك لإيمان. شرم زور قرنقا في غمر صلى الله عليه وسلم روجي كان دايبا لا يدو صحابيا يك يعني ايوه يعني لو ما اكل ايوه متشيتو او انا شرمني كاكدا وانا شرمن موا بلا شرمنا يا غمر صلى الله عليه وسلم فرمي وازي لي بينا وازي لي بينا براسي شرم بشيك لإيمان لهرشتك كابيت جواني كاتوا بس شرمك منعت نكا لا مثلا لعلمي شرعي هيا كسي نائب ومزقول لشرمك بيستمع هني كسي باور بكن نائب ومزقول شرمك من نابي هني كسي جنا يعني لبرشي جنا والله شرمك معيبه اشتيوه النابي يعني او هني شتيلج يعني او شرمي نابي جيان وابوه حياة والراس سنني ام حياة آواية او شرمي تيامك بلام لشتكاني تريشا شرمكي هيك كي شيخني دعوة كرم خوي تعالى بخاطرنا وجوانا كان يخوي الرحمن في بداية من دون نور ايمان خاطر الله كان منا طاعة عبادتي اما قبير وزمان قبول سبحان ربك رب العزة اما يصفون.